لا یاریکی دیکە هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان هەردوو یانەی هەندرێن و پێشمەرگەی هەولێر بۆ سێهەم یاری لە سەریەک نەیانتوانی سەرکەوتن تۆمارکەن و با بێگۆڵ یاری نێوانیان بە یەکسانی کۆتایی پێێنا. لارەکانی هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵەی دووەم هەندرێن میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. لا نیوەی یەکەم یاریەکە هەردوویانە بە ئاستێکی مامناوەند و لە یەکەوە نزیک بە دیارکەوتن. لە خولەکی 19 ماجد ڕاشد لێدانێکی جوانی لە دەرەوەی هێڵی سزە ئاراستەی گۆڵی پێشمەرگەی هەولێر کرد، بەسەر ستون تۆپەکە چووە دەرەوە. خراپی چیمەنی یاریگاوای کردبوو هەردوویانە زیاتر پشت بە تۆپە وەستاوەکان ببەستن و کەمترین هێرشیان بۆ سەر گۆڵی تیپی بەرامبەر هەبێت. نیوەی یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی پێهات. لا نیوەی دوم پێشمەرگەی هەولێر باشتر هاتووە نێو یاریگا و خەریک بوو گۆڵێکی خێرا تۆمار بکات، بەڵام دەرفەتەکانی لەدەستدا. هەندرێنیش بەم دوو هێرشە وەڵامی میوانەکەی دایەوە، بەڵام تۆپەکان ڕێگای گۆڵیان نەگرت. پێشمەرگەی هەولێر لە تۆپە وەستاوەکان مەترسی لەسەر گۆڵی هەندرێن دروست کردبوو. هەندرێن دەرفەتێکی باشی گۆڵ تۆمارکردنی لەبەردەست بوو، بەڵام لە دەستیدا یاریەکە بە ئەنجامێکی سپی بەبێ گۆڵ بە کۆتا هات. یاریگایەکە ئەوە نەبوو نەگونجا لەگەر دەماتوانی ئاستی باشتر پێشکەش بکەین، بەڵام خاڵێکیش لە باشترە لە هیچ. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو بتوانین ئەنجامی باشتر بەدەستبێنین و لە دەرەوەی یاریگای خۆمانەشە حتمەن دەبی یان ببیتەوە یان تەعادول بکەیت، بەڵام سوپاس بخوا تەعادولمان کردین. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو دەتوانین ئینشاڵڵا ئەنجامی باشتر بەدەستبێنین بچینەوە ناو منافەسە ئینشاڵڵا. بەڵاستی یاریەکە جێمێکە دەتوانم یاریێکی خۆش بوو، ئەمە بە باشی برم دەستمان پێ کرد، هەتاکو یاریگایەکە باش و ئەمەش بەڕاستی باش یاریمان کرد. بەڕاستی لە جێمی دۆم یاریەکە تێکش و بەڕاستی تیبەکەیمەش بەڕاستی لە برم لە ڕووی لیاقە برم تقریبا هاتە خوارێ وش تاسیل لەسەر مەکرە و دوو یاریزانە و کە لە بە ناچاری لە شەوتی یەکەم برم تەبدیلمان کرد، دوو یاریزانی باشن و محتەریفن. بەڕاستی ئەوان تووشی پێکان بوون، دەتوانم بڵێم تاسی لەسەر تیبەکەی کرد، لەسەر معنەیەتی تیبەکەی کرد. بەهەرحاڵ ئەمە وەکو نەتایجەکان بەڕاستی باش نییە، ئەم دەتوانم بڵێم ئەو ساڵ لە ساڵانی باشتر یاری دەکەین، بەڵام باشینە لە ناو دەوری ناخۆ بەڕاستی سێ خاڵی یاریە. بەهەرحاڵ ئەمە دەبی خۆمان چاپ بکەین برم یاریەکانی داهاتوو، بزا لەو یاری ئاخیرێکە لە برم مەجموعەی ئاخیر برم یاریە لە برم لە مەرحەلەکە دەبی سەرکەوتن برم لە بەدەست بێن، ئەگەنا تووشی برم کێشە دەبین. هەردووانەی هەندرێن و پێشمەرگەی هەولێر بۆ سێم یاری بەدوای یەک نەیانتوانی سەرکەوتن تۆمار بکەن. پێشمەرگەی هەولێر بە کۆکردنەوەی 10 خاڵ لە خانەی سێمی کۆمەڵەکەیدایە، هەندرێنش بە کۆکردنەوەی 6 خاڵ لە خانەی کۆتایی هەمان کۆمەڵە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.